بەشی کلینیکال سایکۆلۆجی. بەشی کلینیکال سایکۆلۆجی لە زانکۆی کۆیە جەخت لەسەر خوێندن و بەکارهێنانی دەروونناسی دەکاتەوە بۆ تێگەیشتن و ڕێگریکردن و چارەسەرکردنی تێکچوون یاخود شڵەژانە دەرونیەکان. بەشەکە توێژینەوەی زانستی و تیۆری و پراکتیکی کلینیکی تێکەڵ دەکات بۆ بەرزکردنەوەی دەروندروستی و گەشەی کەسایەتی. بەشی کلینیکال سایکۆلۆجی لە زانکۆی کۆیە لە ساڵی 2010 بۆ 2011 دامەزراوە کە سەربە فاکەڵتی زانست و تەندروستیە. هەروەها خوێندن تیایدا 4 ساڵە و پەیڕەوی خوێندن بە سیستمی بۆلۆنیا و زمانی ئینگلیزیە و ساڵانە تەنها قوتابیانی زانستی وەردەگرێت. بە شێوەیەکی گشتی دەرچوان 2 ساڵی یەکەمی کارکردنیان وەک یاریدەدەری چارەسەرکاری دەرونی کار دەکەن. دواتر ئەگەر 750 کاتژمێر کاری پراکتیکی وەک چارەسەرکاری دەرونی ئەنجام بدەن یان کاتێک ماستەر لە پسپۆڕی کلینیکال سایکۆلۆجی بەدەست ئەهێنن ئەو کاتە دەتوانن وەک چارەسەرکاری دەرونی لە نەخۆشخانە دەرونیەکان یان سەنتەری چارەسەری دەرونیەکان و ڕێکخراوە ناحوکمیەکان کار بکەن. قوتابی دوای تەواوکردنی خوێندنی بەکالۆریۆس دەتوانێت خوێندنی ماستەر و دکتۆرا لە ناوەوە و دەرەوەی کوردستان بخوێنێت و پەرا بە خوێندنی بدات. کۆی ئەو وانانەی لە ماوەی 4 ساڵدا لەم بەشەدا دەخوێندرێن بریتین لە سمیستەری یەکەم کوردستان ستەدیەس، ئەکادیمیک ئینگلیش، ئەکادیمیک کۆمپیوتینگ، هیومن بایۆلۆژی، ئەکادیمیک دیبیت. سمیستەری دووەم Introduction to Clinical Psychology, Genetics and Behavior, Health Psychology, Psychology of Adjustment, General Psychology. سمیستەری سێیەم Abnormal Psychology, Physiological Psychology, Educational Psychology, Developmental Psychology Childhood, Social Psychology. سمیستەری چوارەم Abnormal Psychology, Principles of Psychology, Cognitive Psychology, Developmental Psychology Adolescent, Neuropsychology. سمیستەری پێنجەم Theories of Personality, Interpersonal Communication, Psychological Assessment, Abnormal Psychology, Developmental Psychology Adult Statistics. سمیستەری شەشەم Abnormal Psychology, Counseling Skill, Theory of Personality, Research Methods in Psychology, Developmental Psychology Aging Child Disorder. سمیستەری هەفتەم Graduation Project, Practice Orientation, Family Therapy, Individual Psychotherapy, Trauma Psychology. سمیستەری هەشتەم Trauma Psychology, Group Therapy, Individual Psychotherapy. ڕاستە بەشی دەروونزانی کلینیکی بەشێکە لە هەموو عێراق تەنها لە زانکۆی کۆیە هەیە، بەڵام بڕوانامەکەی لە ئێستادا لەلایەن حکومەتی عێراقدا دامپێدانراو نییە.